ئاڵدار خەلیل بۆ تەلەڤیزۆنی فرانس 24 فەڕەنسی ڕایگەیان کە ئەوان باشتر ئاگاداری ڕەوشی سووریا و ڕۆژاوای کوردستان و پرۆژەی چارەسەریشیان لەسەر بنەمای پێکەوە ژیانی ئاشتیانەی گەلانە. ئەوە لە کاتێکدایە کە پێش 3 ڕۆژ مەزعود بەرزانی بۆ هەمان تەلەڤیزۆن وتبووی کە ڕەوش گونجاو نییە بۆ سەربەخۆیی ڕۆژاوای کوردستان. لە وەڵامی پرسیاری پێشکەشکاری بەرنامەیەکی بەشی عەرەبی تەلەڤیزۆنی فرانس 24 فەڕەنسی هەندامی دەستەی بەڕێوەبەری سیستەمی فیدراڵی باکووری سووریا ئاڵدار خەلیل ڕایگەاند ئەوە کاری مەسعود بەرزانی نییە کە بەو شێوەیە دەربارەی ڕۆژاوای کوردستان قسە بکە، چونکە پێگەی بەرزانی ڕۆڵی ئەوەی پێنادا کە بەو شێوەیە دەست وەربداتە ناو کاروباری ڕۆژاواوە. ئێمە باشتر لە ڕەوشی ڕۆژاوای کوردستان و سووریا تێدەگەین و دەزانین گەلانی ڕۆژاوا یان باکووری سووریا چیان دەبێ. گەلانی ناو ڕۆژاوای کوردستانیش ئێمەیان هەڵبژاردووە و هەموو پێکاتەکانیش لە سیستەمەکەدا بەشدارن. دەربارەوەی کە بەرزانی وتبووی پێدە و پەگەکە یەکێزن ئاڵدار خەلیل ڕوونی کردەوە کە ئەوان شانازی دەکەن بە پەیوەندیان لەگەڵ پەگەکە و یەکێتی نیشتیمانی کوردستان و تەنانەت پارتی دیموکراتی کوردستانی عێراقیش. وتیشی ئێمەش بەشێکین لە کوردستان. أنتم تتهمون بما فيها من قوى كردية ورأسهم رئيس إقليم كردستان البرزاني بأنكم جزء من حزب العمال الكردستاني. طبعا هذه لم تكن مهمة السيد البرزاني أن يطرح هذه الأمور، فمكانته طبعا طرحها في حوار مع فرانس فانكاتر بالمناسبة. يعني مكانته ما يمثله لا يعطيه ذلك الدور لأن يتحدث بهذا الأمر، ولكن نفتخر بعلاقاتنا الموجودة مع حزب العمال الكردستاني ومع الاتحاد الوطني الكردستاني ومع حزب الديمقراطي الكردستاني ومع أي حركة كردستانية. نحن حركة ونمثل كرد روجافا، ولذلك لا نتهرب من العلاقات مع جميع الأطراف والدول والقوى الكردستانية بشكل خاص. نحن جزء من كردستان. لە بەشێکی تری قسەکانیدا ڕاشی گەاند ئێمە تەفگەرێکین و نوێنەرایەتی گەلانی ڕۆژاوای کوردستان دەکەین کە زۆرینەی کوردەوە و هێزانەش هەمویان هێزی کوردین، بەیت شێوەیەک لە هەبوونی پەیوەندیمان لەگەڵ ئەو هێزە کوردانە هەڵ نایەین، بەڵام بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەینەوە کە سەر بە هیچ کام لەو هێزانە بین. ئێمە نوێنەری گەلانی ناو ڕۆژاوای کوردستانین و خۆمان بە هیوای سووریای داهاتوش دەزانین. پرۆژەی چارەسەریمان هەیە و بۆ سووریایەکی داهاتوش سووریایەکی دیموکرات و ڕۆژاوایەکی ئازاد هەڵدەبژێرین. ئاڵدار خەلیل زیاتر ڕوونی کردەوە و ڕایگەاند هەڵەیەکی گەورەیە کە پێمان وابێت پەیەدە ڕۆژاوای کوردستان بەڕێوە دەبا. پەیەدە تەنها یەک هێزی بەشدارە لە ناو تەفگەری جڤاکی دیموکراتی باکووری سووریا تەفدەم و چەندین هێزی تر بەشدارن لە ناو تەفگەرەدا. وتیشی ئێمە بە هیچ شێوەیەک دەست ناخێنە ناو کاروباری باشووری کوردستانەوە و کاروباری ئەوان پەیوەندی بە خۆیانەوە هەیە، بەڵام ئێمە لە تێڕوانینی نەتەوەییەوە سەیری چارەسەری ناکەین بۆ سووریا و داهاتووی ڕۆژاوای کوردستان، بەڵکو ئێمە هەموو پێکاتەنەتەوەیەکان و هەموو باوەڕێکان بە یەک چاو سیر دەکەین و نابینە مەدرسیش بۆ سەر سنووری وڵاتان و سووریاش دابش ناکەین. فالأخوة في شمال العراق أو جنوب كردستان نحن نسميها قد يجدون أن الحل بالنسبة لهم يكمن في إجراء استفتاء أو استقلال كردستان كما يقولون. هذا أمر شأن يتعلق بهم وقرار عائد لهم، ولكننا نحن في روجافا وفي سوريا نجد أن الحل يختلف. نجد أننا لا نعتمد على الحل القوموي، بل كالشعب السوري بشكل عام وبجميع المكونات أن نعيش في حالة ديمقراطية متساوية من دون أن نتسبب في فصل جزء من الأراضي السورية ومن دون أن نتسبب في تشكيل خطر على الحدود الدول المجاورة. لە وەڵامیەوە پرسیارێکە گوایە نەتەوەکانی ڕۆژاوا سیستەمی ڕۆژاوایان قبوڵە. ئاڵدار خەلیل ڕایگەاند لەلایەن گەلانی ناوچەکەوە سیستەمەکەمان پەسەند کراوە، بەڵام چەند هێزێکی سیاسی هەن کە دەیانەوێت لەمپەر بخەنە بەردەم پرۆژەی چارەسەری ڕۆژاوا. بەردەوامیش دەبین لە سەرهەوڵەکانمان بۆ ئەوەیە هێزانش باوەڕ پێ بێنین کە پرۆژەکەمان پەسەند بکەن. هل العرب أو السوريان أو غيرهم ممن يسكنون هذه المناطق يوافقون على هذه الرؤية اليوم؟ نعم، القاعدة الجماهيرية تقبل. لابد من إقناع السياسيين. بەڵێ بەو شێوەیە ئاڵدار خەلیل وانەی سیاسی دەڵێتەوە و فێری چەمکی یەکڕیزی و پێکەوە ژیانی ئاشتیانەمان دەکات. من إقناع السياسيين أو من يدعون أنهم يقودون العملية السياسية.